بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان وخوشويستانم لخزمت كتابي نيابي مشاهد القيامة في القرآن الكريم كزاناي بيبرز سيد قطب نوسيتي چەند شەوێکی چەند ڕۆژێک و عەسرێکی ڕەمەضانمان بەسەر بردووە. ئەمڕۆژ لە کۆتا مەشهەد لەو مەشهەدانە کە لە خزمەتیانە ئەبین، دیارە مەشهەدەکان زۆر زۆرن، ئێمە گوڵبژێرێکمان لێ کرد، هەندێکمان لێ هەڵبژار لە خزمەتانە کە سەید ڕەئی ئاوایە کە جیلی قورئانی نوێ کە دەست پێ ئەکا ئەبێ بە هەمان ئەو شێوازە پەروەردە بێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەیە لەسەری پەروەردە بوون. لە مەککەیە نوێژ و ڕۆژ و تاعات نەبوو، بەڵام هەندێک لە ئایات و باسی مەشاهیدی قیامە زۆر بە چاکی هاوڵانی دروست کرد. سوورەتی فوسیلەت 61مین سوورەتێکە لە مەککایەتە خوارەوە. ئەینەن ئەم سوورەتە مەشهەدێک لە مەشاهیدەکانی قیامەتی تیا باس کراوە. ئەفەرمێ ويوم يحشر أعداء الله إلى النار فهم يوزعون. ئەلەو ڕۆژە لە ساحەی مەحشەرە دوژمنەکانی خوا جەلە جەلالوهو هەموویان کۆ ئەکرێنەوە لە دەوری ئاگر. فهم يوزعون لە دەرسی پێشووە باسم کرد چۆن ئاژەڵ مۆڵ ئەدەیت و کۆ ئەکەیتەوە بە هەمان چەشن، هەر هەمویان کۆ ئەکرێنەوە بە دەوری ئاگرە. حتى إذا جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم. حتى أو لحظة كيين جاءوها هاكبو آگر أقرتوا كأجنا لا آگر جهنم لوي لساحي محشرة إتر بستنيان بينينيان مرجنية أم آيات باسي جو تشاوكا سمع وبصر ناكات أذن وعين. بستنيان هرشي بستبه وبينينيان هرشي بيني به شاهدي أدات. آیا خودی گوێکە قسە ئەکا، خودی چاوەکە قسە ئەکا، یا زمان ئەڵێ چاو ئەوەی کرد و ئەویان نازانین. ئەفەرمێ شەهید عەلەیهم سەمعوهم و ئەبصارهم، بیستنیان هەرچیان لە خراپە بیست بێ، هەرچیان لە خراپە بینی بێ، هەر هەمووی شاهدی ئەدەن. ئەمان ئەیانەوە ئینکارکەن بڵێن خوای ئێمە ئەمەمان نەکردووە، خۆیان بۆ خۆیان لاشەی خۆیان ئەبێتە دەلیل و بەڵگە لە سەریان و شاهید بە سەریان. نەک هەر ئەم دوانە وەجولودهم، هەموو پێستیان احتیمال لە شتێک چاو دەرکی نەکردبێ، گوێ دەرکی نەکردبێ، هەموو پێست عولەما ئەڵێن بە پێستی زمانیشەوە هەموو ئەوەی کە ئەیزانن ئێڵێن و شاهیدی ئەدەن. شاهیدی لەسەر چی ئەدەن؟ بما كانوا يعملون، هەرچی شتێ ئەم ئینسانە کردبێتی شاهیدی لەسەر ئەدەن. ئایا جلودهم تەنها پێستی ظاهری ئینسان ئەگرێتەوە یا پێستی باڵتینی ئینسانی ئەگرێتەوە لە ناوە؟ هەندێک لە عولەما باسی پێستی باڵتینیشیان کردەوە، توانە هەر هەموو لاشەی ئینسانەکە هەرچی هەڵە و کەم و کوڕێکی کردبێ شاهیدن لەسەری و هەمووی ئەڵێنەوە و لە بەردەم ڕەب العالەمینە هەر هەمووی باسەکەن. وەرە چاو بنووقێن ئەم مەشهەدە بێنە پێش چاوی خۆت، وەکو سەید ئەفەرمێ لە تەسویری فەنیە، ئەفەرمێ چۆن ئەسحاب مناڵێک کە باسی بەهەشتی بۆ ئەکەی یا داستانێکی بۆ ئەگەڕێتەوە، داستانەکەیەتە پێش چاوی وەکو فلیم بە هەمان چەشن، ئەڵێ چاو بنووقێنە دڵت صاف و پاککەرەوە، بیرکەرەوە لەم مەشهەدە مۆڵت کەن لەگەڵ کافرانە و پرسیاری لێکەن بتەوێ ئینکاری بکەی، بینینت و بیستنت و هەرچی پێستی تۆ هەیە هەر هەمووی شاهیدی لەسەر تۆ بدا لەوەی کە کردوت. ئینسان خۆی بۆ خۆی لەو ڕۆژە سەری لە مەسوڕ ئەمێنێ. ئەم هەموو هەوڵ و جوهدی بۆ ئەوەیە کە ئەم لاشەیە نەسووتێ، کەچی لاشە ئێستا خۆی بۆ خۆی
أو تشاهدي خراپە لەسەر خۆی ئەدا. وقالوا لجلودهم لما شهدتم علينا كور إيوه بو شاهدتان دا لسر إيما كور خويما بو إيوه مانا قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء أو خوايك هرچي اشتئي هنا تقو قصا إيمشي هنا وتقو قصا وبدس خوماني أو پروردگاري هرچي اشتلم كونو كائناتا قصا أكا ذكر أكا تسبيح أكا ولكن لا تفقهون تسبيحهم إمتي ناقن خوها مو هنا تسر نطق دي هر أو خوا جل جلاله هو كخاوني أو دا صلاة قورية أو إمي هنا وتقوي إنا وتقسى كردنو حج من دا صلاة نية وهو خلقكم أول مرة أو خوايا ونبدا صلاتك إيوي سرتا لنبود دروس كردو وإليه ترجعون ولا أو أقرنوا دهر أو خواج أمي خصو تقصو وإترقص كان أكيد وشارش ماني وبشاهدي لسر خومان بين إن جاء رب العالمين مشهده في الدنيا أم كافر بيدينانو قوم جاهلية بو إما باسك أفرمي وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم كاتك إيو خوتان أشار دولة خلقي هيج قويتان بوانا أدا كسمعي خوتان بستني خوتان بنين خوتان بيستي خوتان شاهديتان لسر بدا خوشاد نوكتان لبر خوانه بو لبر خلق بو لبر عيبي خلق بو خوتان ونا كل بيشاي خلق بو گناه نكن نتن ازاني بستنو بينين و بيستي خوتان شاهديتان لسر ادا بوچي خوتان اشار ده ولا خلقيو جوتان نادا بمن ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون بيتنوابو زورك لو قناه تاوان كاريو جرائمانيك أيكن خوا جل جلاله بينازانه آقاتا لنبو الشاهدي لبناي خوتانا دانا بو شاهدي تنسر بدا أم قمانا بيسيك أتان برد ذلكم ظنكم الذي ظننتم بربكم أرداكم أم قمانا خرابيك برد بوتان وپروردگاري خوتان أما إيوي برباد كرد أما إيوي رنج خسار وترو كردو أليرا أوا بدروي خسنا ولا بردم رب العالمين ودوراء كردن فأصبحتم من الخاسرين بونا بشك لوانيك خسارة مندن حجتان تيابا سرني دي ليرا إثر إيوة شيء أكن أي كافران فإن يصبروا فالنار مثوى لكم أجر آرام أجرين أو أجره أجر أتانيو بقرينوا وإن يستعتبوا أتانيو بودوا بقرينوا فما هم من المعتبين خواجة لجاء أفر من جاري كثير أماننا قرينوا سرزوي كثير هيج علاج ثاني طبعا إنسان أجر كوتنا ونارحتيه لناو نارحتيه أجر بزاني نارحتيه كي لسد لا أشي هرشوني بالصبر أجره بلام لير الصبر كي ليبرين فرموي فإن يصبروا فالنار مثوى لهم شوين يعني أجري صبر أجري صبر ناجري هر أوي كابو صبر همتي نادا بو كسر أي أجر هاتو صبر ناجري وأتيو بقريته بو الدنيا جاري كثير خواي قرم مولاتي دومت بداتي أبدا مولاتي دومت ناداتي وما هم من المعتبين إن جباسي مشهد كان بو أكا رب العالمين وقيضنا لهم قرناء فزينوا لهم من بين أيديهم وما خلفهم لجياني أم دنيايا كومالي هاولي خراب هم لجنوك هم لإنس دوريان دابون هميشا أو إشيئان كد ما بين أيديهم بجوانيان بشان أدان أوشي كأيان ود لما ودوا تشاورتان أكا لآخرة أصل أساسي نيو درويا وخوابا كردوا كانتان نازانيو بمتشنا تشاوبوشي أكرد وهاولا كان يعني للايان جوان أكردن أوانج زيادة الريان أكل لخرابة كارية حتى وكوا وحق عليهم القول في قد خلت من قبلهم من الجن والإنس حتى إيوش سرقردان بون برياري عقوبو آزار وخرابتان بودرا وكو قلاني تري بيش خوتان چون بهلاكتا چون إيوش بهلاكتا چون إنهم كانوا خاسرين إيوو أوانو هاولا كانتانو همويان خسارة مند للدنيا أمانة شيئا أكرت أهاتن غوغايا لدوري قرآن دروس أكرت طبعا أمروها تأستج تو إعلام بيني هر بين إشكال لسر قرآن إشكال لسر سنتي بيغمبر صلى الله عليه وسلم إشكال لما ندروس كري خلقي بيو مشغولة كري
هۆکارەکە تەنها ئەمەیە لە مشرکینی قوڕیشەوە ئەم فکرە ماوەتەوە. وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون. نەچن گوێ بلەم قورئانە بگرن، بچن غەوغا لە دەوری دروست بکەن و قەرەباڵغی دروست بکەن، قسە بکەن لعلكم تغلبون، حتا بەشکم ئێوە زاڵە بن بەسەر قورئانە. تەسەوور کەن کە ئینسان حیاتی مستەشریقین ئەخوێنێتەوە شەرم دایەگرێ. بیرکەنەوە کەسێکی ئەوروپی هاتبێ خۆی فێری زمانی عەرەبی کردبێ، لەناو موسڵمانانە دانیشتبێ، هاتبێ دەستی کردبێ بەوەی کە بزانێت لەکوێ خەلەلێک ئەدۆزێتەوە کە موسڵمانانی عامە تووشی شپرزیەکە و عولەماش مەشغوڵەکە. طبعا عولەما تا جوابی ئەدەنەوە مەشغوڵە بن، عامەتی موسڵمانانیش مەشغوڵەکە بەو مەسئلەوە و سەرگەردانیان ئەکا بڕێکیان هاتوون ورد گەڕاون دۆزیوانێت. هەنێسەوە تەسەوورکەن هەندێک جار هەندێک بۆرە موسڵمان پێیا بوون قسە لەسەر ئەبوو هوڕەیرە ئەکەن، بەڵێن ئەبوو هوڕەیرە چۆنە بێ ئەوەنە حەدیث بگێڕێتەوە، خۆزانەوە قسەی مستەشریقین چانێک ئەوان پێ یەک قسە نییە هەتا ئێستا ئەوەی کە بەناو قورئانیە، ئەوەی مولحیدە، ئەوەی نازانم عەلمانیەتە چی ئەیکا، یەک دانە لەوانە نییە قسەی مستەشریقین نەبێ و نەبێمانە خۆیان دیراسەکەن. یەکی ئەڵێ حەورە العین نییە، بڕۆ بزانن مستەشریقەکان پێشەوە ئەو ڕێگەیان بۆ نەخشەیان بۆ داناوە کەوا بڵێ ئەویت بۆ چونکە ئەوانە هاتوون دیراسات، یعنی 50 ساڵی عمری خۆی 70 ساڵی عمری خۆی سەرف کردو بەس کتێبی ئیسلامی خوێندێتەوە، هەتا بزانێت لەکوێ سوچێک ئەدۆزێتەوە موسڵمانان تووشی گومانەکە. بۆیە زۆر کات کەسانێکم ئەبینی کە هەندێک قسەیان ئەکرد زۆر پێم خۆشم، دیارم کەسە بە قابلیەتە خوێنەوارە، هەمیشە ئەچم ئەگەڕام بزانم قسەکە هی کام مستەشریقە، یەکسەر ئەم دۆزیەوە بە ئاسانی سێرەکەم دەق قسەکە ئەوە نەقڵیەکە، حتا ئەمڕۆژ ئاوایە دەیان کەناڵ و دەیان شت دروستەکەن و قسەی لەسەرەکەن و ئەمە هەموویشی ئەو غەوغایەیە کە لە کافرانەوە بۆیان ماوەتەوە بۆی بە دەوری قورئانە دروستیکەن لعلكم تغلبون هەتا زاڵ بن بەسەر قورئانە. ئەفەرمێ دەی مادام ئەمانەیان کردووە فلنذيقن الذين كفروا عذابا شديدا، عذابێکی زۆر بە شدەتیان ئەدەین، چێژ وەرگرن لەم عذابە. طبعا نذيقا ذوق ذاقا مانایەکە بۆ جوانی، بەڵام ئەوە رب العالمین عقوبەکەی قورستر ئەکە. جاریوە هەیە کەسێک قسەیەکی غەڵەت ئەکا ئەڵێ دەی فەرموو دەفەرموودە، ئەم دەفەرموودەیە معنای زۆرە، فەرموو بۆ کەلیمەیەکی جوانە بەڵام ئەلێرا بەکاریێنی کە ئەنەما تەهەکوم بەرامبەر گاڵتە بە بەرامبەرەکە ئەەکەی، ئازارەکەی زیاتر ئەەکەی. فلنذيقن الذين كفروا عذابا شديدا ولنجزينهم أسوأ الذي كانوا يعملون. كم شتي خراب زۆر خراب کە کردویانە لەسەر زەویە ئێمە هەر هەمووی پاداشت ئەدەینەوە، جەزایان ئەدەینەوە، عقوبەیان ئەدەین لەسەری، سزایان ئەدەین لەسەر و تۆڵەیان لێ ئەکەینەوە. ذلك جزاء أعداء الله النار، ئەمە پاداشت و سزای دژمنەکانی خوایە کە نار ئاگر سزاکەیانە لەهم فيها دار الخلد، بەردەوام تیا ئەمێنەوە ماڵی هەتاهەتایی ئەوان ئەوەیە جەزاء بما كانوا بآياتنا يجحدون، چونکە ئەمانە بە ئاەتەکانی خوا جەحدیان ئەکرد، بڕوایان پێی نەبوو، تەویلیان ئەکرد، تەفسیری هەڵەیان ئەکرد. ئەلێرە دوای ئەم مەشهەدە بۆی باسکردن ئەمان باتەوە عینەن بۆ مەشهەدی یەکەم، فەرمووی ئەمانە قۆڕانای سوئیان هەبوو، لە دنیا کۆمەڵی ئینس هەبوون هانەهانیان ئەدەن، بۆیە ڕەفیق زۆر خەتەرە، جاری وهەیە بە لاڕەیەکی زۆر خراپتە ئەبە. جاروێ گەنجێکی جوان ئەبینی ئەچێتە ناو گروپێکەوە کاتی ئەزانی ئەمەنە قسە ئەدەن بە گوێ سەرگەردانیەک، ئەو جەماعەتەن کە لە دنیا ئیشی شەیطانەکانی ئینسەکەن، شەیطانەکانی جینی شفوو ئەکەن بە بابەتەکە سەرگەردانن. ئەفەرمێ لە قیامەتە کە ئەم حاڵەتە ئەبینن سەرگەردانەکان داماوەکان ئەوانەی جوان حاڵی نەبوون لە ڕۆحی دین، ئەوانەی خەڵەتان بە مستەشریقین و ئەمانە، ئەفەرمێ وقال الذين كفروا ربنا أرنا الذين أضلانا من الجن والإنس، خوایە ئەوانەمان پیشان بدە کە ئێمەیان گومڕا کرد، چ لە جنۆکە چ لە ئینس، ڕەفیقەکانی خۆمان پیشان بدە، نجعلهما تحت أقدامنا، تا بیان خێنە بن پێمان، ليكونا من الأسفلين، بیان خێنە خوارەوەی ناو جەهەنەمەوە، خۆی لە ناو جەهەنەمە ئەوانە بێڕێزن، ئەوەندەی تر بێڕێزیان کە سوکیان کەی لە ناو جەهەنەم.
چونکە ئەزان لەو ڕۆژە ئینجا تێ ئەگەن کە ئەم کەناڵە ئیعلام و ئەم خراپەکارانەی ئینس و جین هەر هەمووی کۆبوونەتەوە لەسەر ئەم خەڵکە موسڵمانە بە هەر هەموو لێ ئەدەن. خوا بیرکەنەوە ئەگەر حەضارەتی ئیسلامی ئەوەندە بەهێز نەبووە، یعنی 100 ساڵە ئەزان چی ئەکەن بە ئومەتی ئیسلامی هێشت هەر لە برەوەیە ڕەخەریکە شێتە بن گەنجی تازەیەتە ناو مزگەوتەوە پەیتا مزگەوت ئەوەدا نەبێتەوە ئیتریەن فیلمە بۆ دائنێن لە ڕەمەزانە مێشکە مشەوەشکەن یەن ئەنواع بەرنامە دائنێن قسە لەسەر ڕۆژوو ئەکەن قسە لەسەر مایەکەن قسە یعنی لە هەموو شتێکە هەر ئەڵێن تەنها لە ئەمە قوڕانای سوئن بەخوا ئەمڕۆ ئەو مۆبایلە دەبێتە قوڕانای سوء ئاگات لێن ئەچیتە ناو خەڵکێکەوە وردەوە دەڕاتێکێشی ئەدبە ئەلەو ڕۆژە دەرەک بۆیە مجتەمەعی جاهیلی یەک شتی نەهێشتێتەوە بەرامبەر بە ئیسلام نیک لە کوشتنی جەستەیی و تەسفیەکردن لە ئابڕوبردنی موسڵمانان لە هەوڵدان بۆ تێکدانی فکری موسڵمان شوبهات شەهەوات هەموویان کارەکەن پێکەوە یەک ستاف و یەک کۆمەڵی گەورە بیرکەرەوە یعنی لە هەموو جیهانە سەیرەکەی ئەو هەموو کافرە بە یەک مەسارە ئیشک تەسەوورکەن ئێستا لە جیهانە باسی ڕەگەزبازی لەو پەڕی دنیا بۆ ئەم پەڕی دنیا هەر هەموو کافران پێکەوە بوقڵی ئەدەن بۆ ئەو مەسەلە یعنی هەمووی پێکەوە بە یەک مەسارە کارەکە ئێمەش بەم ئیختیلاف و تەفرەقەیەوە هێشتا بەرابەری ئەکرێ چونکە خاوەنی دینەکە ئێمە نین بەخۆ ئێمە بووینایە فەوتاو اینجا سیرەکەی لە ئەفریقیا موسڵمان زیادەکە اینجا سیرەکەی لە ناو خودی ئەوروپایا موسڵمان زیادەکە هێرشی بەعکسەوە دەستی پێکردو موسڵمان لەناو ئەوروپایا خەڵک لەسەر دەستیان ئیمانەیەنێ بۆیە ئەم مەشاهیدانەی قیامەت کە پیشانمان ئەدا ڕەب العالەمین بۆ دنیامانە چۆن لێرە مجتەمع دوو بەشە مجتەمعی موسڵمان و مجتەمعی جاهیلی بە هەمان چەشن لەوێش هەردووکمان جیا ئەبینی خەڵکی دیندار بۆ شوێنی چاک و خەڵکی بێدینیش بەرەو ئاگر و ئەو مەسیریانە لە دوای ئەمە ڕەب العالەمین ئینجایەتەوە سەرباسی ئیمانداران مجتەمعی موسڵمان باسەکە ئەی حاڵی ئەوان چۆن بێ ئەبێ ئەوان لە سەرەمەرگا زۆر خۆشی ئەبین هەر لە سەرەمەرگە و مژدەکان لەگەڵیانە دەست پێ ئەکە إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة والله أو كسانيك الله باورمان بخواه يا جل جلاله استقامين لسر أم دينها يا شبهات والشهوات ناين خال لا ريان ناكا استقامين هي وتيان بإمام أبو بكر استقامت شيء فرموي لدواي أو كإيمانة هنا نقريت وسر شرك وعبدايتي بتكان وجاران دەی ئینسان کاتێکەوە ئیمانی هێنا و چێژی لەم دینداری و خواناسیە وەرگرت و ئیستیقامەی لەسەر کرد لە سەرەمەرگیە تەتەنەزەل عەلەیهم المەلائیکە بەم چاوانەی سەری پێش ئەوەی ڕۆحی دەرچێت چون ئینسان لەو کاتە زۆر غەمبارە تەتەنەزەل عەلەیهم المەلائیکە مەلائیکە پەیتایانە خوارەوە سەرسەری اینجا مژدەی ئەدەنێ ئەلا تەخافوا ولا تەحزەنوا هیچ نەترسن هیچ خەفەت نەخۆن طبعا ئینسان دائیمە بۆ ئەو شتەی کە بەرەو پیری ئەڕوا ئەترسێ ئەو شتەی لە دەستی ئەدا غەمەخۆ کاتێ ئینسان لە سەرەمەرگایە ئاوا سەیری دنیای ئەکاتەوە دنیای بەجێهێشت ئاوا سەیری ئاخرەتی ئەکاتەوە نازانێ بۆ کوێ ئەڕوا پێی ئەڵێن مەترسە بۆ ئەوەیە کە ئەڕۆی مەترسە لەوێ صدیقین و شوهەدا و صالحین و هەموو چاوەڕێتەکە زۆرێک ئینسانی صادق لە پێشتەوە چوون هەمویان ئینتزاری تۆەکەن مەترسە ڕەب العالەمین ڕەحمی چاوەڕێی تۆەکە کە ئاوا سەیری دنیاشی ئەکاتەوە ماڵ و مناڵ و هەرچی شتە بەجێڵێ لا تەحزەن هیچ غەم نەخۆی هەمووی بسپێرە بۆ خوایی کە تۆ بەرەو پیری ئەڕۆی لەو کاتە کەسی ئیماندار زۆر سەقامگیرە اینجا نەک هەر ئەمەندەی پێ بڵێن مەلائیکە مژدەیەتری ئەدەنێ وأبشروا بالجنة التي كنتم توعدون مجدي أدنى بو بهشتي كبيشتر وعدي بيدراو تصور كإنسان لجيانا يسمى 10 مبشرة أجمير زور فضيلتيان قورية كبيغمبر صلى الله عليه وسلم مجدي بهشتي بيدراو أزان 10 مبشرة زيادة چەند کەس هەیە لەسەر مەرگا مەلائیکە مژدەی بەهشتی ئەداتێ پێش ئەوەی ڕۆحەکەی مفارەقەی کە سوور ئەزانێ لەناو بەهشتایە و مژدەی بەهشتی ئەدرێتێ اینجا چۆن کافران شەیاطین لە دنیاە
دەورەیان ئەدەن و ئەبنە ڕەفیق و هاوڵیان و قسەیان بۆ ئەکەن و کوفریان لا شیرینەکەن ئەی خابی لە ئێمە بێ خاوەن بین ئێمەش مەلائیکە بە دەورمانەوە ئەفەرمێ نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة إن جاء ملائكة لسرمرقا فينا ما ترسى غمخ ومجدد بهشتا جيكت بهشتا كرة إما ولي إيوه بوين هاوكاري إيوه بوين للدنيا هاوكارتان بوين لآخرة هاوكارتان شاهديتان بو أدين أزانين إيوه أهلي خير بون أزانين زورنا راحت كران لسر دين داري بلام إيوه هربر دوام بون إن جاء بزانا كلا آخرتها ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون كرة أوي نفستان اشتهايك لقيامة دزگيرتان أبي هرچي هاوار كان وداوا كان همويتان أدريتي نزلا من غفور رحيم لسر مرقا بيتالين تو أزاني ميوانيكي نزلا همو أم قيامة بهشتو ترتيبات جمالي جوان لقيامة آماده كراوة بۆ میوانداری تۆ لەلایەن کێوە لەلایەن کەسێک کە زۆر غەفوورە کە زۆر ڕەحیمە لە گوناهت ئەبوورێ ڕەحمت پێ ئەکا مەترسە ئەبەم شێوازە ئەم ئینسانە ئیماندارە ئێرە بەجێ ئێڵێ مەشهەدەکەی باسی سەرەمەرگی ئینسانی ئیماندارە لەم ئایەتە پیرۆزە و لەم سوورەتە پیرۆزە دەیبزانە خەڵکی کافر بەرەو کوێ ئەڕوە جاهیل بەرەو کوێ ئەڕوە ئومەتی ئیسلامی و خەڵکی موسڵمان بەرەو کوێ ئەڕوە بەرەو چه ئاڕاستەیەک ئەڕوە تۆ لێرە چۆن چێژ وەرئەگری لەلایەنە عەبدایەتیەکانت کورد لە سەرەمەرگا ئەو چێژە گەورە وەرەگری بۆیە پرسیاریان کرد لە زانایە گوتیان خۆشبەختترین کەس لەسەر زەوی کێ لەسەر زەوی فەرمووی ئەو کەسەیە لە سەرەمەرگا مەلائیکە موژدەی بەهەشتی ئەدەن ئەمە خۆشبەختترین کەسە لەسەر زەویە هێشتا لەسەر زەویە حیاتی هەیە بەڵام موژدەی بەهەشتی پێدراوە زۆر بە ئارامی ئێرە بەجێ ئێڵێ زۆر بە دڵێکی خۆشەوە ئێرە بەجێ ئێڵێ ئەگەر ئینسانی موسڵمان چاوەکانی ئەنوقێنێ سەیری مەشهەدەکان ئەکا لەم ئایەتە پیرۆزانە ئەبینێ کۆتاو عاقیبەتی کافران چۆنە و کۆتاو عاقیبەتی ئیمانداران چۆنە ئەزانێ کافران چی ئەکەن و چ کردەوە خراپێک و جن چۆن هاوکاریان ئەبێ ئیمانداران چۆن مەلائیکە هاوکاریان ئەبێ ڕەفیق و دۆست و هاوڵیان ئەبێ ئەبینێ کە موژدەکانی خوا جەل جەلالوه پێش ئەوەی ئێرە بەجێ بهێڵێ ئەو ئارامەی ئیلا ڕەب العالەمین پێ عەتاکە بۆیە ئەبینی لە جەنگێکە یەکێک لە هاوڵان تیرێکی بەرکەوت هاواری کرد فوست و ڕەب الکەعب قەسەم بەخوا بردمەوە قەسەم بەخوای کەعبە و بۆچی ئاوای فەرمی لەبەر ئەوەی ئەمەی بینی ئەم مەشهەدە مەلائیکە بێتە خوارەوە بەم شێوازە مامەڵە لەگەڵاکە ئەمانە هەموو لەحاظاتێکی پێچێت ئەم مژدە بەخشینە هەمووی لەحاظاتێکە بەڵام ئەم لەحاظاتە خۆشترین لەحاظاتی ژیانی ئینسان بۆیە ئەفەرمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەرەمەرگە فاتیمەی خێزانی ئەگێڕێتەوە وەڵی گوێم لێ بوو دەنگەدەنگێکی زۆر لە ژوورەکە وتی ئەی فاتیمە بەجێم بێڵە میوانم دێن وەڵی کە ڕۆشتم سێرەکەم قەرەباڵغێکی زۆرە و قسە ئەکە ئەڵێ لە پڕ قسەکان نەما و قەرەباڵغیش نەما و کەسیش نەهاتە دەرەوە ئەڵێ دەرگاکەم کردەوە سێرەکەم عومەر وەفاتی کرد ئەوەیە لە ئاخرەتی ئینسانە زۆر ئارام مەلائیکە ئەبێنە چاوی دڵی ڕۆشن ئەبێتەوە ئینجا ئەزانێن نوێژی تەراویحەکان و ذیکر و ئەوراد و قورئان خوێندن و ئەممان دووبوونەی ئێرە چه سوودێکی هەبوو کافری ملهوڕیش چی ئەکا بابیکە لەسەر زەویە خۆ ئێمە لێ ناگەڕێن دنیا بۆ کافر بێ واجبە لەسەرمان لە چنگی کافر دەری بێن ئەمڕۆ نەبێ سبەی ئەمە کاروانێکی زۆر گەورەیە تصور كان چەند هاوڵی پێغەمبەر هەبوون صلی الله عليه وسلم نصرەتی ئومەتیان نەبین و شەهید بوون بەڵام سومەیە و یاسر لەحظەیەک نەسرەتیان نەبینی بەڵام ئەم موژدە گەورەی خۆیان بینی لەسەر زەویە بۆیە گرنگ نییە ئێمە دەسەڵاتی ئومەتی ئیسلامی ببینین نەبینین کاروانێکە ئیشی تێ ئەکرد هەمومان پێکەوە واللهی کە نوێژێک ئەەکەی بە جوانی بە ئیخلاس و دینداریەوە دڵنیا بە ئیشێکت کردەوە بۆ هەستانەوەی ئومەت هەمومان لەم کاروانە کارەکەی ئیشەکەین بە قسەیەکی خەیر بە دوعایەکی خەیر بە زەردەخەنەیەک لەگەڵ موسڵمانێکە هەمومان لەناو ئەم پرۆسە گەوران لەناو ئەم کاروانە گەوران هەمانە ومنهم من قضى نحبه ومنهم من ينتظر هەمانە کۆتا ئەبین لەم ڕێیە هەشمانە هەر چاوەڕێ ئەکەن کەی خوا لوتفمان لەگەڵاکە ئێمەش بەو کاروانە بڕۆین و لەگەڵ ئەم پیاوە عەزیمانەی ئەم ئومەتە لەوێ ئۆقرە بگرین و یاد و یادەوەریەکانی ئێرە بگێڕینەوە ئەم مەشاهیدانەی قیامەت
کە سید قوتب لەم کتێبە جوانەیە کۆی کردوونەتەوە یەکێکن لە شاکارە زۆر گەورەکانی سید قوتب کە ئێمە ئیماندار دڵەکەمان ڕەبط ئەکا بە قورئانەوە و وامان لێ ئەکات کە لەگەڵ قورئانە بە معنای کەلیمە بژین و تێبگەین لە هەموو ئەو ساتانەی کە ئەو ئاەتانەی کە ئەخوێنەوە و پێیدا تێئەپەڕین. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان کردووە یا ئیلاهی، بەڵام مانگی ڕەمەزانە و هاتوونەتە حوزوری تۆ، هاتوونەتە حوزوری یەکێک لە ماڵەکانی تۆ یا ڕەب العالەمین